بۆ سەرجەم بەرپرسانی حکوومەتی هەرێم بابەت یاداشت ئێمە وەکو دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی گەرمیان کە بۆ ماوەی چەند ساڵێکە لە ماڵەوە بێئیش و بێکارین هەتا وەکو ئێستادا نەمەزراوین بۆیە بە مافێکی سەرەتایی خۆمانی دەزانین کە ئەمڕۆ هاتوینەتە شەقام و داوای دامەزاندن دەکەین لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی قەیرانی دارایی و شەڕی نەگریسی داعشەوە بۆ ماوەی چەند ساڵێک بێدەنگیمان هەڵبژارد بۆیە لە ئێستادا بەهۆی باشبوونی بارودۆخ و نەمانی ئەو شەڕەی کە بەرۆکی هەرێمەکەمانی گرتبوو لەلایەک و لەلایەکی دیکەیشەوە باشبوونی بارودۆخی ئابووری لە ئێستا بە مافی خۆمان دەزانین کە دا بمەزرێن بۆیە لە ئێستا داوا لە بەرپرسانی حکوومەتی هەرێم دەکەین بێن بەدەم داواکاریەکانمانەوە بۆیە ئەگەر بە زووترین کات وەڵاممان نەدەنەوە لە ڕۆژانی دواتردا هەڵوێستی ترمان دەبێ بۆیە هەندێک داواکاریمان هەیە حکوومەت بتوانێت ئەو خەریجانەی یاخودە و دەرچوانەی کە لە ماوەی ساڵانی پێشوودا تەواویان کردووە دابمەزێت بە هەمان شێوەوانەی کە لە ساڵانی دواتردا هەمووی دابمەزێت یاخود ڕێژەیەکی زۆر بۆ گەرمیان دابنات لە ماوەی ساڵەکانی ڕابردوودا گەرمیان کەمترین ڕێژەی دامەزانی بەردەکەوت ئەویش بەهۆی فۆرمی مادەی 140 کە لە ناوچەکانی گەرمیانە خەڵکانێکی زۆر مادەی 140یان کردووە ڕێژەی دامەزاندن بە پێی فۆرمی خۆراکە بێت خاڵێکی تر داواکارین لە حکوومەتی هەرێم دەستی بەرپرسانی حزبی لە کەرتی پەروەردە دوور بخاتەوە بۆ ئەوەی چیتر ئێمە نەبینە قوربانی ئەو کەسانەی کە خاوەنی واسیتە و خاوەنی کەسانی بەرپرسی حزبین ئێمە هەمومان کەم ڕۆهاتوینەتە شەقام کەسوکاری هەژارین بۆیە داواکارین بە زووترین کات ئاوڕێکی جدی لە گەرمیان بداتەوە.